بەمەبەستی پشتیوانی دەربڕین بەرامبەر سزادراوانی بادینان لە شاری سلەیمانی بە ئامادەبوونی پەرلەمانتاران و چالاکەوان و ڕۆژنامەنووسان گرتبوونەوەیەک بەڕێوەچوو. بەشداربوان داوایان کرد فشارەکان بۆ سەر دەسەڵاتی دادوەری زیاد بکرێت کە بڕیاری دروست لەو بارەیەوە بدات. بێدەنگکردن و سەرکوتکردنی برا یەکێک لە گیراوەکان باز لەو تۆمارە ڤیدیۆیە دەکات کە بڵاو بۆتەوە و ڕای دەگەێنێت کە هیچ کەسێک باوەڕ بەو تۆمارە ناکات لەسەر تاوانباری ئەو کەسانە. دیارە ئەوەی کە لە بادینان ڕوادا پرۆسەیەکی بیمەعنا کەلیمە ناقانونی و نادیموکراسیە بۆ بێدەنگکردن و سەرکوتکردنی خەڵکی بادینان داخەوە لە 16 کە لە بڵێن دادگایەکی لەژێر هەژمۆنی حزب سزا دران بێ ئەوەی هیچ باڵگەیەک هەبێ و بۆ چاردکردنی خەڵک و بۆ چاوەشەکردنی خەڵک ئەنجومەنی ئاسایش و بڵێن لاانە ئەمنیەکان هەستان بە دروستکردن و بڵاوکردنەوەی ڤیددیۆیەک کە ئەم ڤیددیۆیە هیچی تیانە بۆ هیچ کەسێک لەم بەڕێزانە دامپێدانانێکیان بە تاوان تیانە بۆ و هەندێک وێنان هێنانە سەر شاشەکە ئەم وێنانە پێشتر ئێمە خۆمان لە بڵێن تۆڕە کۆمەڵاتیەکان و پرۆفایلی خۆمان بڵاومان کردوون کە ئەمە هیچ تاوان نییە و خەڵکی بادینان بەم بڵێن سیناریۆانە و ئەم زەخت و زۆرە و بە زیندانکردنی ئەم کەسانە نەک بە 6 ساڵ بە 20 ساڵیش و بە ترساندنی کەسوکاری زیندانیانیش قەت بێدەنگ نابن بۆیە ئەو ڕێگای کە دەسەڵات گرتووەتی بەر ڕێگایکی غەڵەتە بادینان قەت بێدەنگ ناب. بەشێک لە پارێزەران باز لەوە دەکەن کە بە هەموو شێوەیەک پشگیری لە کەیسەکە دەکەن و نایشارنەوە هەڵەی گەورەی یاسایی ئەنجام دراوە لە کەیسەکەدا. ڕاشی دەگەێنن کە ئومێدێکی کەمیان ماوە بە دادگاکان کە بڕیاری دروست بدەن لەو بارەیەوە. ئێمە ئەمانەوە وەکو یاسایی وەکو پارێزەر بڵێن ئەم کەیسا بەردەوامە، ئەمانەوە بڵێن ئەم کەیسا نامرێت و کەیسێکە بەردەوام پێویستە پشتیوانی بکرێت. ئەم کەیسە ئەو هەڵە گەورەیەی کە بە ناوی یاسا و بە ناوی دەسەڵاتی دادوەریەوە ئەنجام دراوە ئەو هەڵە زەقە ڕاست بکرێتەوە. ڕاستکردنەوەکەش ئێستا لە بەردەم بەڕێزان ئەندامانی دادگای تەمیزی هەرێمی کوردستاندایە و هیدوادارم ئەم کۆبوونەوەیە بە ئەوە وەربگرن کە ئەمە پشتیوانیەکە بۆ دەست سربەخۆیی دەسەڵاتی دادوەری، پشتیوانیەکە بۆ ئەوەی کە دادگاکان نەکەونە ژێر هەژمونی سیاسیەکانەوە تاکە ئومێدێک و تۆزێک ئومێد مابێت دادگاکانە. ئەم کۆبوونەوە بۆ پشتیوانی ئەوەیە کە فشار لەسەر دادگاکان لابرێ بۆی ئەو هەڵە زەقا ڕاست بکرێتەوە. هیچ شەرعیەتێک نییە بۆ گرتنیان. ئەندامێکی پەرلەمانی پێشووی کوردستانیش ئاماژە بەوە دەکات ئەوانەی گیراون لە سنووری پارێزگای دووهۆک بارمتەی سیاسین ئامانج لەی تەنها سەرکوتکردنی دەنگە ئازا و ناڕازیەکانی سنوورەکەیە. ئەمەی کە لە بادینان ڕوویداوە بارمتەی سیاسیە واتە ئەوانە بە بارمتەی سیاسی گیراون، هیچ شەرعیەتێک نییە بۆ گرتنیان جگە لە سەرکوتی ئازادی کاری میدیایی. ومێ دەکەم دادگای پێداچوونەوەی هەرێم و دادگای تەمیز بتوانێت ئەم فەزیحەیە ڕاست بکاتەوە و ئەو سیناریویانەی کە دەستگایەکی ئەمنی بڵاوی کردوتەوە لەسەر ئەو چالاکوانانە هەمووی ڕەتکاتەوانە چالاکوانی مەدەنی و ڕۆژنامە نووسن و تەنها باجی هەڵوێستەکانیانە دەن و هەموو تۆمەتانە جگە لە هەڵبەستن درۆ و هەڵبەستنی دەستگای ئەمنی هیچی تر نییە. بەڵێ ئەوە مەترسیە لەسەر تاکتاکی ئەم کۆمەڵگایە چکەوە سەرکوت و بێدەنگکردنە و تۆقاندنە کە نابێ بۆ ئەم دەسەڵاتە ستەمکارە بچێتە سەر. تا ئێستا بۆیان چۆتە سەر بەڵام ومێدەکەم بەردەوامی نەبێ. دوای مانەوەیان بۆ نزیکەی 6 مانگ لە زیندان کۆتاجار دادگای تاوانەکانی هەولێر سزای زیندانی 6 ساڵی بۆ 5 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینان دەرکرد و دواتر ئەو بڕیارەی دادگا چەندی ناڕەزایەتی خۆپیشاندانی لێکەوتەوە و داواش دەکرێت دادگا بە بڕیارەکەیدا بچێتەوە لەبەر ئەوەی ئەو بڕیارە بە بڕیاری سیاسی دەزان و پێیان وایە ستەمێکە دەرحەق بەو کەسانە کراوە. هەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.